طبعا بنەماکانی بنیادنانی دەوڵەتێکی بەهێز چییە؟ ئەگەر تەماشا بکەی بنەماکان چییە؟ لە ئیسلام ئەوەی ڕیزیان کردووە زانایانی ئیسلام فەرموون یەکەم عیلمە. هەر دەوڵەتێک گرنگی بە عیلم نایە، هەر میلەتێک گرنگی بە عیلم نایە قەت نابێت دەوڵەت. ئەگەر هەر گرنگی بە شەهوەت بە، بە خواردنی بە، نێرەکانیان گرنگی بە مێ بن، مێکانیان گرنگی بە نێر بن، بە حرامیش ئەبێت دەوڵەت قەت نابێت دەوڵەت. بێتە دەوڵەت لێ بە دیسکۆیەکی گەورە دەرگاکەی داخراوە. ئاوای لێ بڕۆ لەهو لەعیب و تاو. نابێت دەوڵەتێکی بەهێز. بۆیە ئەساسی یەکەم عیلمە. دووەمیان حەضارەیە، سەقافەتی خۆی. ئەو ڕەوشت و کلتورەی لەسەریەتی باو باپیرانی لەسەری بوون لە ڕەوشت و کلتورە جوانەکان کە پێچەوانەی عیلم و دین نییە. وەکە دەستە بەردا لە کلتوری خۆت تۆ گەر بشکرێ بە دەوڵەت کلتوری چ دەوڵەتەکە قبوڵ کردووە و کۆوی دەوڵەتەکە دیەوە هی خۆ نییە. یعنی سەر کە تۆ کلتوری ئەوروپات قبوڵ کردو ئەمریکات قبوڵ کردو هەموو شتێکی لەوانە بی بە دەوڵەتیش سبەینە چیت ویلایەتێکی لە ئەمریکا. ئاو یعنی شتێک نیت خۆبی خەڵکی بۆ شێوە. بناغی سێم اقتصادە، ئابووری. دەوڵەت بەبێ ئابووری دانامەز لێوە دروست نابێت. بناغی چوارەم ئەمنە، ئەمن و ئەمان بۆ خەڵکەکە. بناغی پێنجەم لەشکرە، جەیشە. هەموو دەوڵەت هەبێ لەشکر و جەیشی خۆی هەبێت. بناغی شەشەم بریتە لە ئیعلامێکی دروست، ڕاگەیاندنێکی بەهێز و دروست. بناغی حەوتەم بریتە لە ڕامیاری بەڕێوەبردن. بناغی هەشتەم بریتە لە پەروەردە. طبعا خاڵەکانم بەڕیزبەندی نەوت هەر ئاوا ئەیڵێم. بناغی کۆتایی کە بڵێن ئەمە یەکەمە خۆی لە ئەساسا بریتە لە دینی دەوڵەت. وەگە دیقەتان نابێت دەوڵەتەکە دامەزێڵ دینەکەمانەوەیە، حتا ئێستا وای لە دەوڵەت مەذهەبەکەشمانەوە. ئەوە شێوەیە حتا لە ئەوروپاش وایە. سە بەریتانیا ئاڵێ ئێمە دەوڵەتێکی مەسیحی مەذهەب کاتۆلیکی. ئاوا ئەمریکا زۆر جارە ئێمە پرۆتستانتین، جەماعەتی مارتین لۆسەر و ماسۆنیەکان تر لەگەڵەوانە. ئەمە بناغەکانی دروستبوونی دەوڵەتێکە، دەوڵەتێکی دروست و سەلامەت.